دەستەکەی خۆشویستی نییە شتە بەر لە دەستپێک خەڵکی بناری قەندیل لە مێژووی ڕابردووە هەتا ئێستا جێی شانازی بوون. هەموو میلەتی ئێمە شانازی بە چیاکانی قەندیل بەو شۆشانەی کە لێرەوە سەری هەڵداوە کە ئارام بووە تێدا کە خۆڕاگری هەبووە و بۆ میلەتەشی کە ئێستا بەرخودانی دەکات. ئەمە مێژوویەکی کۆنی. ئەگەر ئێستا ڕۆژئاوای کوردستان بەرخودانیەشی بێوێنەی هەیە ئەبێ ئەوەش لەبیر نەکەین کە بناری قەندیل و ناوچەکانی قەندیل بەرخودانیەکی بێوێنەی هەیە و لە ئێستاشدا مانەوەی ئەو خەڵکە لەم گوندانە لەژێر فشاری دەوڵەتی تورکیا و فڕۆکەکانی ئەواندا کە هێشتاش چاو نەترسانە لێرە ژیان دەکەن ئەو خەڵکانی دەیبینی بە هەموو تەمەنەکانەوە هەتا مناڵی ئەمە بۆ خۆی جێگەی شانازیە. ئەگەر لەبیرمانێ بێت لە باشووری کوردستان سەرەتای دروستبوونی پێشمەرگە بە مخەڕیب و تێکدەر و گێرە شێوەن دەدایە قەڵەم. ئێستاش بە گریلا و شەرمانەکانی هەل لە شنگالەوە هەتا دەچێتە ڕۆژاوای کوردستان و هەتا دێتە چیاکانی قەندیل لە باکوور و دەست پێ دەگا هەتا ئەوانش کە لە ڕۆژهەڵاتی کوردستانن هەمویان دەیانەوێت لە شوارچێوەی تیرۆردا پێناسە بکرێت. داگیرکەرانی کوردستان ئەم شێوازە بەڕێوە دەبن. ئارین مێرکان لە چیای مشتەنور دەرسی هەموو داعش و ئەوانەی دادا لە دوای خۆی پێشیان و تەواڵەکانی پیان وت ئینسیحاب بکەن ئیتر ئەو هێزەیەمە بە شێوە ناکە، بەڵام ئەو بە گیانی خۆی پاشەکشەکردنی قبوڵ نەکرد دەرسی ئەوانی دادا. بۆی ئەمە بوو بە سمبولی تێکۆشان کە ئێستا دۆستایەتی ئێمە لەسەر ئاسی دنیا هەیهی ئەو بەرخودانانێت. و ئێستا داگیرکەرانی کوردستان جیاواز لە هاوپەیمانێتی و مۆدیلە کۆنەکانیان بە شێوازی جیاجیا سیاست دەکەن بەرامبەر بە ئێمە. هەموو ئامانجیشان ئەوەیە لەو گۆڕانکاریانەی کە لە داهاتوودا دێت کورد جێگەی تێدا نەگرێت، کورد پێگەیشی نەبێت، کورد هێزی خۆبەڕێوەبردن و هێزی ئیدارەدانی خۆی نەبێت. بەرامبەر بە هەموو ئەو سیاسەتانەش کە ئێستا دەوڵەتی تورکیا دەیەوێت ئیش لەسەر عێراق کات، ئیش لەسەر ئێران کات، ئیش لەسەر ڕۆژاوای کوردستان و سووریا بکات، هەموو ئامانجەکانیان ئاشکرا و ڕوونە. بۆ گەلی ئێمەش تێکۆشانێک هەیە بەرامبەر بەو تێکۆشانە کە شانسی سەرکەوتنی ئێمە زیاترە. ببینن لەو هەڵمەتەی کە دەوڵەتی تورکیا بە هاوپەیمانێتی ترامپ و کۆمەڵی هێزی تر بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەستی پێ کرد، هەڵمەتێکی تێکۆشانی دیبلۆماسی دەستی پێ کرد. دۆزی کورد کە ئێمە بەر لە ئێستا دەمانوت دۆزی کورد دۆزێکی نێودەوڵەتیە، هەندێک حاشایان لەم بابەتە دەکرد. ئێستا بووەوە بە دۆزێکی نێودەوڵەت. یەکێتی ئەوروپا، ناتۆ، کۆنگرێسی ئەمریکا، کۆمکاری عەرەبی، نەتەوە یەکگرتووەکان هەمووی کۆبوونەوەکانی ئەو ماوەی پێشوان لەسەر دۆزی کورد بووە. لە سای ئەو تێکۆشانە هەمەلایەنە گەلی کورد گەشتۆتە ئاستێکی بڵند، بۆتە ژمارەیەکی گەورە، بۆتە هێزێکی نێودەوڵەتی. لە ڕووی هێزەوە لە ناوچەکەدا مولملانی هێزە نێودەوڵەتیەکان دەکات، هەروەها لە ڕووی سیاست و دیبلۆماسیشەوە مولملانەی سیاسەتی نێودەوڵەتی دەکات. ئەو کۆمەک و هاریکاریانەی کە بۆ ڕۆژاوای کوردستان کۆ دەکرێتەوە نیشانەی ئەوە بوو کە کورد پشتگیری یەکتری دەکات. ئەمە بووە هێزێکی فشار لەسەر حیزبەکانی باشووری کوردستانیش. ئەگەر چی هەندێک هەڵەوکەم و کوردیشان هەبوو بێت، بەڵام لە ئێستادا ئاوردانەوەیەک هەیە بۆ دواوە، پاشگەزبوونەوەیەک هەیە لەو سیاسەتەی ڕابردووە. بۆی ئێمە دەبێت هەوڵ بدەین ئەگەر کەمیش بە ئیش لەسەرەوە بکەین. لەم کاتەدا هەموو ناکۆچیەکانمان بەلا بنین باش. دەکرێت لێرەدا ئێستا کۆمەڵێ حیزب و ڕەنگی جودا جودای تێدا بێت، بەڵام لەسەر پرسێک مناقەشە دەکەین. ئێستا من قسە دەکەم تۆزێکی دی گوێ لێوە دەگرم. دەکرێت خەڵکی سەر بەشەن حیزبێکی تێدا بێت، بەڵام دۆزێکمان هەیە دۆزی گەلی کوردە، دۆزێکمان هەیە دۆزی ئەم نیشتیمانەیە، دۆزێکمان هەیە دۆزی پاراستنی ئەم میلەتەیە، دۆزێکمان هەیە دۆزی پاراستنی دەستکەوتەکانمانە، دۆزێکمان هەیە دۆزی بەدەستێنانەوەی دەستکەوتەکانمانە. ئەوە هەمومان ئەرکدار دەکەن. ئەو هیوایە هەیە بۆ ئێمە کە لە چەند ساڵی داهاتوودا هەنگاوی گەورە بنین، دەستکەوتی گەورە بەدەست بێنین، چۆن لە باشووری کوردستاندا بووینەتە واقع ناتوانن بەبێ هەرێمی کوردستان مافەکانی گەلی کورد دانی پێدانەرێ ناتوانن سیاسەتێک دابڕێژنەوە. لە ڕۆژئاوای کوردستانی ئێستا بۆ ڕەنگەیە
دەوڵەتی تورکیا ناتوانێت هەنگاوێکی سیاسی بنیە بەبێ ڕۆژاوای کوردستان ئەم هێزە بۆ تەواقع لە ڕۆژاوی کوردستان ناتەنها لە ڕۆژاوی کوردستان بەڵکو لەسەر ئاستی جیهان بووە واقع